کاتتان باش بینەرانی خۆشەویست تەوەری ئەو ڕۆی بەرنامەی ئاوڕمان دابین کردووە بۆ ڕێوڕسمێک و فستیڤالێک کە لە خانەقین بەڕێوە ئەچێ بە ناوی فستیڤالی شعری گەنجانی چوارپارچەی کوردستان. لە هەواڵەکانیش کە ئەگەر بینیتان لە هەر چوارپارچەی کوردستان لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵات لە باشوور و باکووری کوردستان شاعرانی بەتایبەتی گەنج کۆبوونەتەوە لەو شارە و شارەکانی خوانیان خستۆتە بەر دەست لیژنەی چاودێری لە شارەکان و هەڵسەنگاندنی ئەو شارانیان کردووە و کۆڕێکی و ڕێوڕێسمێکی گەورە بەڕێوەچوە بۆیە داوامان کرد لە دوو میوانی خۆشەویست کە لەم بەرنمەیەش ئامادە بن و تۆزێک لەسەر ئەو ڕێوڕسمە باسمان بۆ بکەن هەم بۆ ئێمە و هەم بۆ ئێوەی ئازیز. یەکەم میوانیشمان کاک ئاراست جەوادە خەڵکی خانەقین و خۆیشی شاعرێکی گەنجە و لەوانەشە زۆربەی ئێوە لەگەڵ شعرەکانی ئاشناییتان هەبێ. کاک ئاراست بەخێر بێ بۆ بەرنامەی ئاور. فرشتاتی وەختانەوە خێر و وەخت بینەرێنە قەدەردارەکانەوە بەڕێزایدان خێر بوو. کاک ئاراست ئێوە وەکو یەکێک لە بەشداربووانی ئەو ڕێوڕسمەوە خۆشتان خەڵکی خانەقینن ئامانجی فستیڤالێکی ئاوەها کە لە خانەقین بەڕێوە چووە چی بووە؟ ئەگەر ئێمە بچێنن باس لە ئامانجی ئی فستیڤالە بکەنن دوو تەوەری سەرەکی و دوو لایەنە سەرەکی باشتی. یەکەمیان پەیامێکی سیاسی بێت کە هەر چوارپارچەی کوردستان لە ئی فستیڤالە ئامادە بین لە شارە خانەقین و لە ئی فستیڤالە باشداری کردن. هیچ لە وەختێک کە خانەقین جاری وە شێوەی فەرمی دڵ و نەخواردوە عەرەبان خاکە باشووری کوردستان و پەیام سیاسیش ئەوە بوو کە خانەقین هویەتێکی کوردستانی بێرێ، ناسنامەیەکی کوردستانی بێرێ. ئەگەر جاران تەنیا لە باشوور ئیترسا کار لەسەری کریاس ئەمڕۆ هەر چوارپارچەی کوردستان و تایبەت چینە گەنج و ڕوشنهێر و ئەدەبدووسە هەر چوارپارچەوە لێرە هاتنە کە وە زوانە شێری وە زوانە ئەدەبی ئەو پەیامەوە معیاری لە ملەتەکانمان بڕەسنن کە بەڵێ ئێریشە کوردستانە و هەر چوارپارچەی کوردستانیش داکۆکی لەسەر کوردستانی بینە خانەقین کرد. پەیامێکی تر یان مەسیجێکی تر ئەوە بوو کە لە وەختی کورد بێرێ پاوەڕە و مافە چارەنووسی خۆوەرە و دەوڵەتە سەرۆخۆ خۆی نێت لاینەی سیاسی کوردی ئەحزاب کوردستانی و خۆشحاڵیە و لە چەند ساڵ گذشتە جوورێک لە یەکڕزی یا یەکگردن لەناویان دروستە. خۆشبەختانە لەناو چینە ڕۆشنهێر چینە ڕۆشنفکر چینە گەنجانی زیرە ئەو یەکگردنە دروست بوو و گەنجێنی چوار پارچەی کوردستان و فکر و هێرێگەی نەتەوەیی و ئینسانی دیران ئەو یەکریزی و یەکگرتنە قایمتر و بتەوترەوەکەن. لەلایەنە فەرهەنگی و ڕۆشنبیرێگەی شەو ئی فستیڤالە کە یەکەمین فستیڤالە شێری و گەنجان یا جوانی لە چوارپارچەی کوردستانە حقیقەتەن باید بشین کە ئینشاءالله فرە گەورەیە و حرەکەتە ئەدەبی و فەرهەنگی و کولتوریەکە فرە گرنگی کە لە خانەقین و ڕێوچی لێرە و شێوەزاری لە جیاوازە و زوانە باڵگینان زوانە کوردی شاعری لە باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا و کوردستان پاشەشێری لە خۆیان پێشکەش کردن و شێوەزارە کرمانجی و شێوەزارە سۆرانی و شێوەزارە کەلهۆڕی لەکی سۆرانی و شێوەزاری لە تریش و ئەوەی کە جێ خۆشحاڵی و خۆشبەختانە لە ئی فستیڤالە جێبەتێ ناوچەی لە باشوور و ڕۆژهەڵاتە کوردستان منطقەی لەکستان و لۆڕستان و کرماشان و ئیلام فرە دیار بێت و جوانین و شاعرین و وەتوانە و بەهرەمەند ئەو ناوچەی نیشەهاتین و بەشێک بین لە فستیڤاڵی چوارپارچەی کوردستانی شێری گەنجان. باشە کاک ئاراست ئێوە خۆتان کە کاری شعرەکەن و جێگۆ پێگەیەکتان هەیە بۆ خۆتان چۆنی هەڵەسەنگێنن ئاستی شعرەکان و شاعرەکان کە لە بەشدار بوون لەم ڕێوڕسمە لەوە لەم فستیڤالە ئێوە چۆنی ئەبینن؟ ئەمڕۆ خۆشبەختانە لە فستیڤالە چوارپارچەی کوردستان کارا گەنجێنی شاعر ڕێککردێت لە خانەقین بەهرەی لێ
سرسره وتوانای درکەفتن شاعری بین کە کاری گەورە کردن زەحمەتی لەسەرکی شانەوەلی گومنان بووینە ئەمڕۆ ئەو بەهرێنە لە فستیڤالە دەرکەفتن وە سرەسرە شانازی کردن کە ئەو جوانی لە ناوچەی لەخۆیان لە شاری لەخۆیان ئەو خزمەتی گەورە و فەرهەنگ و ئەدەبیات و شێر و هەڵدەست و کوردی کردنە پارچەشێری لێرە پێشکەشکریا کە لەلایەن لیژنەی فستیڤالەکە کە نامەستاوی لە خەبەردار و سپۆرێک لە بوارەوە لەکی بەشدار بوون و هەڵسەنگاندن کردن سرەسرە لە ئەرسی بەرز پێشکەشکریان شێرەوان و جێگەی دڵخۆشی بوو ئەو جوانی نیشانەڵەبانە باوەڕێ کرد لە ئاوەندە چەندین لە گەورەترین شاعری لە کوردستان بوون لە ئەرسی چوارپارچە تەنانەت لە ناوچەیش خاوەنیان. کاگاراس ئەمەی کە لە چوار پارچەی کوردستان لە هەر کام لە شارەکان و لە ئەتنیک و زاراوەکانی جۆرا و جۆر شاعر و نووسەر و هونەرمەندیان داوەت کردو بۆ ئەم کۆڕە تا چەندێک توانیوێتی بۆ ئەو ئامانجەی کە بۆ کۆڕەکە دیاریکراوە بۆ فستیڤالەکە دیاریکراوە بەو ئامانجە بگەن ئەوانەی کە ڕێوەڕەسمەکیان بەڕێوە بردووە. ئەوەی ڕاستی بێت خۆتان دەزانن شاری خانەکەین تایبەتمەندی خۆی هەیە شار خانەکەین تایبەتمەندی خۆی دیری و شاری تعریبکریایە و جاری و شیوەی ڕاستی یا فەرمی یەکلایی نەکریاتەوە خاطرە کەمبوود ئەمکانات لێرە کاریگەری داشت لەوان فستیڤالەوە و خۆدانی زانین ئین فستیڤالەوە لەوەر ئەوە یەکەمین تەجروبە بی یەکەمین ئەزمون بی بێگومان هەر کەم و کوڕی لێکبیری وەڵای من ئەوە گرنگە کە پەیامێکی ئین فستیڤالە باشت ڕاستی و ئەو کەمە کوڕی لە نەتەنستن لە گرنگی و لە ئەهەمیەت و لە ئەرزشە پەیامە فستیڤالەوە و بەشداری چالاکانەی جوانین چوارپارچەی کوردستان کەمە بکەن ئەو ئەزیزێنیشە کە ئامادەکاری فستیڤالە بین زەحمەتی لە فریکیشن ئەگەریش کەم و کوڕی بووە و خاطرە کەمی ئیمکانات لە شارە خانەقینە و خۆدانیش تایبەتمەندیە ئی شارە کوردستانیە زانین کە وە خاطرە کەمبین و ئیمکانات و وە خاطرە نەوین ئەو فاکتۆری لەکە پێویستە ئارا ڕێکخستنە ئیجر فستیڤال گەورەیت حقیقەتان لە شارەکە و جورێک بابوود نییە وەلی وەل ئەویشە کاری گەورەی کردنەوە دەستخۆشی لە ئەویزی دەکەن. کاگاراست ئێوە خۆتان خەڵکی شاری خانەقینن و بە جۆرێک ئەتوانین بڵێن کە ئێوە میواندار و خوانەخوێی ڕێوڕەسمەکەن ئەو میوانانە کە هاتوون بۆ لای ئێوە هاتوون ئەمە چه هەستێک بە ئێوە وەکو تاکێکی خانەقینیە دات؟ بێگومان نەک تەنها من بەڵکو هەموو خەڵکی شاری خانەقین گەشتی خەڵکی شاری خانەقین خۆشحاڵ بووین و هاتنێ دراوخۆشییان لە پارچەی لەترێ کوردستان لە ئەو خۆشحاڵیان لە ڕوخسار و لە ڕەنگڕی و لە شێوەی ڕەفتار مردم شارەیە ئەحساس کردن هەرچەند ئەوە لە میوان نین ئەوانە هاتنە لە شاری وڵاتەکەی خۆیان و خۆیان خاوەن ناون و یەکێنین ناویان بدێنێن میوان وەلی وەل ئەو شارە ئەزیزێنە کە هاتن مەسەڵەن ئینە میوانەی لەباشکردن لە ئاوای کوردستان هاتین یا لە باکوور کوردستان هاتین سرا ئەساس ڕاحەتی کردیان لێرە و خۆیان شتانەکانی ئەساس غوربەت نەکەین ئیش شارە هەم یەکەم جارێکە بیرینێ وەلی چمانی ئاشنای وەلێ چمانی وەزیە لێرە ژیانە سرا جۆری جوان کە وەصف نەکرێ من نەزانم بۆ چ جۆرێک وەصفی بکەم حقیقەتەن شارە خانەقین هەوەجەوە لێوە فستیڤاڵی لێک داشت و هەوەجەوە لێ زیاتریش دەرێت و ئومیدوارم ئی تەجروبە ئافرین تەجروبە نەوت چه ئەرا خەڵکی شارەوە چه ئەرا ڕۆکە ڕۆشنبیری و فەرهەنگی شارەوە و بەشێ باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان چونکە حقیقەتەن خانەقین ئەمڕۆ و نوێنەرایەتی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان پێشوازی لە چوار پارچەی کوردستان کردی و نوێنەرایەتی کرماشان و نوێنەرایەتی ئیلام لەڕستان لەکستان منطقەی لە خواردتر بەگرە و جەسان و زڕواتی و مەنەلی و ناوچەی لەکرد سەرەترە گرنگە ئومیدواری من کە لە ئایندەیش ئی فستیڤاڵی لە وەردەوامی داشتم. کاگاراز دوایین پرسیارم
ئەوەیە کە ئایا خانەقین وەکو شارێکە زاراوەی بەشی کوردی خوارینە تا چه ڕادێک ئەتوانێت ڕۆڵی پەیوەندی دروستکردن و ارتباط داینی بەشی باشووری کوردستان لەگەڵ بەشە خوارینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان واتە شارەکانی ئیلام و کرماشان و ئەو شارانێک کە زاراوەیان کوردی خوارینە تا چه ڕادێک ئەتوانێت خانەقین ئەو ڕۆڵە ببینێ؟ بگومان خانەقین وەخاتر هەڵکەوتەی جغرافی و وەخاتر ئەوە کە کەفتێتە سنوور سلسلە جەوەلیل و حەمرین کە جواقال سنوور کوردستانە و هەم پەیوەندی و باشوور و هەمیش ڕۆژهەڵات کوردستان و دیری بێگومان تەنێ ڕۆڵ و دەورە فەرەگرنگێک بینیت لە نزیککردنەوەی پارچەی لە جیاجیای نیشتمانی باڵومان خانەقین چه لە ڕێی پێکهاتەی مردمەگەیەوە چه لە ڕێی هەڵکەوتەی جغرافیەوە چەنی دەورە فرەفرەگرنگی داشتە ڕۆڵ و نەخشە فرەفرەگرنگی داشت چونکە خانەقین میتوانن تەشبیه بکەن و کوردستانی دووچێک چونکە ئەدیان جیاجیا شێوەزاری لە جیاجیا مکونی و پێکاتی لە جیاجیا لەناو ئەی شارە سەدان ساڵە برنەوەیەکە ژیان و شارێک جورە شاری کرماشان یا شاری زمیتر کوردستان یەک فرەڕەنگی التي وجود ديري يقول هو فاصل فرقرنديجا وسنور جراسوي شوف ما خدمات الجناب ده او جرنديجا ترى وانا دفعت اساسيا كانين او دور باشتون للذكرناوي فارشين كردستان لوكسدا کاک ئاراس جەواد شاعری گەنج و لاوی شاری خانەقین زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیە. بینەرانی خۆشەویست ناوبڕێک و دوایەوە لەگەڵ میوانێکی دیکە دێنە خزمەتتان. بینەرانی خۆشەویست لە درێژەی بەرنامەکەی ئەو ڕۆمان ئێستا کاک ئەرسەڵانی چەلەبیمان لەگەڵدایە کە شاعری گەنجە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و لە فستیڤاڵی شعری گەنجانی چوارپارچەی کوردستان لە خانەقین پلەی یەکەمیشە بەدەستهێناوە لەگەڵ ئەوەی کە پیرۆزبایی لە خزمەت کاک ئەرسەڵان پێشکەشەکەم بەخێر بێ بۆ بەرنامەی ئاور و شیکردنەوەی هەواڵ. کاک ئەرسەڵان بەخێر بێ بۆ بەرنامەی ئاور. سپاس بۆ جەناب کاک فازڵجان، سپاس بۆ هەموو خۆشەویستانی کە زەحمەتی و بەرنامەیەکە قسەشانی فەرموون. کاک ئەرسەڵان پیرۆز بێ ئەو پلەیە کە بەدەست هێناوە بێگومان جەنابەت یا هەر کام لە گەنجانی کوردستان ئەگەر ئەو پلەیە بەدەست بێنن جێی شانازیە و جێی دڵخۆشیە بۆ هەمومان. بەڵام ئەگەر وەکو یەکەم پرسیار ئێوە هەستان کرد ئامانجی سەرەکی ئەم فێستیڤاڵە لە خانەقین چییە؟ بۆچی لە خانەقین بەڕێوەچێت؟ ئەوەی ڕوو هاشکرایە ئەم فستیڤاڵە کە بەڕێوەچوو لە خانەقین من پێم وابێ بەر لەوەی پەیامێکی ئەدەبی یاخۆ پەیامێکی سیاسی پەیامێکی ئەدەبی پێ پەیامێکی سیاسی پێ بووە ئەویش چەند هۆکاری هەیە. هۆکارێکیان ئەوەیە کە خودی شاری خانەقین بەشێک لە ناوچە دابڕاوەکانی باشووری کوردستانەوە و کێشەی لەسەرە دووش ئەوەی کە شاعرانی هەر چوارپارچەی کوردستان لەو شارە خۆ بوونەتەوە کوردستانێکی چکۆڵەی یەکگرتوو دروست بۆ لەو شارەداوە شاعرانی نووسەرانی هەر چوارپارچەی کوردستان لەو شارە خۆ بوونەتەوە و شێوی خۆیان خوێندێتەوە فستیڤاڵێکی سەرکەوتوش بەڕێوە چوو. دیارە خودی شاری خانەقین هەستیاری یاڕی حەساسەتێکی تایبەتی لەسەرەوە چ لەلایەن مەیارانی کوردەوە چ لەلایەن لایەنەکانی تری واڵێن ناو عێراق ئەوانەی کە دژی ئەوەن کە ئەم ناوچانە پێوەست بێتەوە بە خاکی باشووری کوردستان. ئەمە حەساسەتەکەی لەسەر ئەوە ساز کردێت بێگومانیش ئەوەی کە ئەم فستیڤاڵە لێرە بەڕێوە چووە ئەمە دەتوانێت هەندیاوێک بێت یاخۆ پەیامێک بێت بۆ هەموو گەلی کورد و بۆ هەموو گەلی کورد بە هەموو کەیفەکانی بە هەموو لایەن سیاسیەکانی چ لە لایەن هونەریەکانی چ لە لایەن ئەدەبیەکانی بۆ ئەوەی کە جارێ کە بیسەلمێنین کە ئەم بەشە یا ئەم شارە لە خاکی کوردستان هەر لە کۆنەوە تاکو ئێستا خاکی کوردستان بۆەوە مافوەرکی هیچ دەکەوەیەکی تری بەسەرەوە نییە. بەڵێ کاک ئەرسەڵان ئێوە کە ئەم چەند ڕۆژە بەشداری ئەو فێستیڤاڵە بوون
گەشەسەندنی ئەدەبیاتی شعری لە کوردستان لە هەر کام لە بەشەکان چۆنە بینن و کامیان بە پێشکەوتوتر ئەزانن لە ئاستی ئەدەبی و بە تایبەتی ئەدەبیاتی نوێی ئەم سەردەمە. دیارە ئەو شاعرانی کە لە هەر چوار پارچەدا بەشدار بوون لەم فستیواڵەدا تقریبا توانایەکانی پارچەکانیان توانەکان هەر لە بەشەکانی کوردستان لە ئاستی ئەدەبیات لە ئاستی شعر بە تایبەتی دەرکەوت. دیارە ئێمە گرتن لە خۆم بە مەقطعی چاوی لەکەین دیارە مثلەن ئەدەبیاتی شعری لە باشووری کوردستان لە کۆن واتە لە هەشتاکان و لە هەفتاکان ئەوانە بڕێک باشتر بوو هەتا کوردستان ئەوە لە چی گەنجانی لە چی لاوەکاندا. دیارە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم شەر بەم شێوە ڕۆژهەڵاتی کوردستان دیارە لەم ئاخریانەدا یعنی تواناییەکانی دەقەکانیان شێعرەکانیان زۆر زۆر شێعرایەکی سەرکەوتووتر و باشتر بوو بەنسبەت پارچەکانی تر. ڕۆژاوای کوردستان بەداخەوە بەهۆی ئەوەی کە ساڵیانی تیزار لەوەی زمانی کوردی قەدەغە بووە هیچ چالاکیەکی فەرهەنگی ئەدەبی کە پەیوەندی بەنێتەوە کوردەوە بۆ نەبووە ئەمە چەند ساڵێکە هەنگاوی بۆ هەڵەنداوەتەوە. ئەمەش ناتوانین چاوەڕوانێکی ئەوتۆمان هەبێ لە سەر بڵێنی شێعری نوێی یا ئەدەبیاتی نوێی لە ڕۆژاوای کوردستان بەڵام بەگشتی ئەوەی کە ئەمڕۆ کە شاعرانی لە ڕۆژاوای کوردستان بەشدار بوون تکانسیل و ئەنەرژیەکی زۆر باشیان تێدا بەدی دەکراوە. من دڵنیام لە داهاتوودا ئەم تکانسیلە ڕۆژ لەگە ڕۆژ گەشە پێدا دەکراوە دەتوانێت بەرەو ئاقارێکی تری بەرەوە ئەدەبیات پارتێ ئەدەبیاتی باکووری کوردستانیش بەگشتی دیارە ئەمان لە بنسبەت ڕۆژاوای کوردستان زۆر باشترین خاوەنی ئەدەبیات و خاوەنی کۆمەڵێکی ئار و چالاکی زۆر باشن لە کۆمەڵدا بەڵام ئەگەر من بم هەیە هەڵی سەنگەنم نەدەوێت کە من بۆ خۆم خەڵکی ڕۆژهەڵات بن بەڵام من وایە ئەدەبیاتی ڕۆژهەڵاتی کوردستان باڵێنی شەخصەی شێعری و زۆر لە گەشەکەیە و زۆر سەرکەوتووتر بووە بە نسبەت پارچەکانی تر. فەڵبەت ئەمە لەناو گەنجەکاندایە ڕەنگە لەناو چینەکانی تردایان چینەکانی پێشووترا ڕەنگە ئەمە بڕێک جیاوازی هەبێت بەڵام ئەوەی کە ئەمڕۆکە لەم فستیواڵە دیکرا ئەم شاعرانی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەم لە ئیلانەوە بگرێتە دەگاتە ناوچەی موکریان شاعر بە شێوەزاری کەنزەریکەیدا بەشدار بوو بە شێوەزاری لەکی بە شێوەزاری سۆرانی تێدا بەشدار بوون هەموو ئەوانە بەڕاستی لێ ڕاستەدا بوون و دەقەکانیان ئەوەیان دەفەرمان کە دەقایەکی دەقبنێکی سەرکەوتووتر بووە بەنسبەت شارەکانی پارچەکانی تری کوردستان. بەڵێ کاکە سەڵام ئافۆکە قسەکەشتان پێ بڕم چون تۆزێ مەجالمان خەریکە بەرەو کۆتاییە چێ ئەگەر لە ماوەیەکی کەمیشتە وەڵامەکەمان بدەیتەوە تۆ بە زاراوەی ئەگەر بڵێن سۆرانی یان کرمانجی خوارین شعر پێشکەش کردووەوە شارەکانت دەنووسی لە شارێک کە زاراوەکەیان زاراوەی کوردی خوارینە هەست بەوەکەی کە هیچ جیاوازیەکی فەرهەنگی نییە و ئەتوانێت بە ئاسانی نێوان ئەم دوو فەرهەنگە گرێ بخوات؟ بەڵێ بە دنیایەوە هەروایە کاک فازڵ یعنی ئەم شێوەزارانە ئەوەی کە ئەمڕۆ بە هەموو شێوەزارەکە من فستیواڵە شێوە خوێندراوە ئەمە وەکەم هەنگاو بە شێوەیەکی زیندویەوە تەواوی ئەم شێوەزارانەوە تەواوی خەڵکی هەموو دەڤەرەکانی کوردستانی بەیەکەوە گرێدا کە ئەوە یەک نەتەوەنی یەک مێژوویان هەیە یەک زمانیان هەیە و خاوەنی خەبات و چالاکی و چێکۆشانی یەک نەتەوە بووە یعنی ئەوانە گیان بە یەکتر بە دنیایەوە بوو ئەو شێوەزارانە لە ئەو فستیواڵەدا ئەنی حەساسیەتی ئەو فستیواڵە لەوەدا بوو کە هەموو شێوەزارەکانی فستیواڵەدا بەشدار بوون لە شێعر خوێندەوە زۆر بە باشی دەماتوانی پەیوەندی لەگەڵ یەکتری بگرین ڕەنگ زەحمەت بوو بەڵام بەبینی شاعرێک لە ڕۆژاوە دانیشتوو گوێ دەدایە شاعرێکی لەکزمان کە بۆ شێوەزاری لەکی شێعری خوێندێتەوە یا بە پێچەوانە یا شاعرێکی کە بە هەورانی شێعرنووسی گوێ داوەتێ شاعرێک کە لە باشووری کوردستان بە شێوەزاری سۆرانی شێعرنووسیوە. من پێوا بۆما هەر کۆمەڵێک حەولی بێ کۆمەڵێک ماندووبوون دێ بۆی کە ئەو شێوەزارانە هەموو لەگەڵ یەکتری ئاژدنەوە من پێم وابێ ئەدەبیات دەتوانێت باشترین دەوری هەبێ لەسەر ئەو پرۆژەوە لەسەر ئەو مەسەلەیە. کاکر ساڵان زۆر سپاس بۆ ئامادەبوونتانە بەرنامەیە و لەلایەن خۆم و هاوکارانیشمەوە یەک جاریتر پیرۆزبایی لە خزمەت ئارز دەکەم بۆ ئەوەی کە پلەی یەکەم و بەدەستێنە. سپاس لێوە بینەرانی خۆشەویستیش لەوەی کە هاوڕێمان بوون و هەتا کۆتایی ئەم بەشە لە شورۆڤەی هەواڵەکان و ئاوردانەوە لەم هەواڵە فەرهەنگیە هاوڕێمان بوون. ماڵەوە.